السلام عليكم. عليك السلام ورحمة الله. مامۆستا پرسیارێکمان هەیە کە پرسیارەکەمان دەڵێ بە چ نووسەرێک سەرسامی و لەبەر چ بەو نووسەری سەرسامی و هەروەها بە تایبەتی بە چ کتێبێکی ئەو نووسەری سەرسامی. بسم الله والصلاة والسلام على رسول الله. والله بريم بتنو سرق لعالم إسلامي نوسري زور ما هي ما شاء الله نوسري تاكو باش لكونو نيوجدا نوسرا كان باشن يعني اوي بلام اوي كأمن بي سرسامم زياتر زورن بلام يكك لواني كبي سرسامم ابن قيم جوزي براسي يعني لكنا من او زانايا وەکو دەڵێ زۆر ڕاقیە و کتابەکانشی زۆر ڕاقیە. ئەو پیاوە بەکر ئەبوو زێت کە تقریبا مؤلفاتەکانی دەژمێری دەڵێن 98 مؤلفاتی هەیە. یەکێک لەوانەی کە ئەمن زۆر پێی سەرسام بووم ئەو کاتێک کە زۆر لە دوو بابەتە فیقهیەکان بووم، ئەوجا بابەتی فقهی و کتێبی فقهی زۆر لە دوو بووم و پێشم خۆش بوو بیبەستمەوە لەگەر حەدیث، یعنی زۆر ئەو بابەتەم حەزێ بوو. سبحان الله کە حەدیثەکانم دەخیندەوە ڕۆژەکیان بڕیارمدا کە دەست بە کتابەکەی زاد المعادی ئیبن قەیمی بکەم، یعنی کە خوێندمەوە هەستم دەکرد هەر لەفزێک و هەر عیبارەتێکی لە حەدیثێکی وەریگرتیە، زۆر عەندیکە بوو. یعنی ئەو مؤلفەی کە بڕۆ کتابەکەی بخینەوە، یعنی زۆر ڕاقیە، زۆر تەمەشا دەکەی لە یەک سەفحەی تەمەشا بکە ئەو قسانێک کە کردیتی ١٨ هەرهەموو لە حەدیثی وەرگرتیە بە شێوازی فقیدا دەڕێژی، تەمەشا بکە قسەکەی ئەسڵەکی هەیە لە ناو حەدیثی. زۆر پێی سەرسام و بەڕاستی یعنی ئوسلوبەکی زۆر جوان. لەوەش جوانتر ئەوەی ئەو کابرا کاتێکە ئەو کتابەی نووسێ هیچی لەکن نەبووە، یعنی لە سەفەری حەج بووە، لەسەر پشتی وشتر بووە، ئەوجا ئەو کتابە ڕاقیەوە و جوانەی نووسیە. یعنی دەبی ئەو کابرایە چ معلوماتێکی لەکەم بی، چ زانیاریەکی لەکەم بی کە ئەو شتانەی نووسێ. زۆر یعنی شتێکی لەلام ڕاقی و جوان بوو. و لە نووسەرە نوێیەکانیش دکتۆر فازڵ سامەڕایی، يعني سبحان الله و پیاوە بەڕاستی بە عیلمە، بەڕاستی بە معلوماتە، کەسێک بیەوێ لە قورئان تێبگاتن بەڕاستی زۆر قازانج دەکە کتابەکانی وی بخوێنتەوە لە تەدەبوری قورئان. یعنی ئەو هەموو شتە جوانەی هەیە کاتێککە ئینسان لێ ڕوون یعنی ورد دەبیتەوە. کاگە ئەحمەدجان، وردبوونەوەی ئینسانی لە کتابی ئەو پیاوەی بەڕاستی دەدباتە جیهانەشکە، هەندە خۆشە، هەندە شتەکانی بە وردی و بە جوانی. زۆر جار وێ ئاەتەکە لەوەیە 10,000 20,000 100,000 ئەو ئاەتت خوێند بیتەوە لە بەریشتە. بە سوبحان الله وچی کتابەکەی وی دەخینیوە بازە و ئاەتێ دەکا، یعنی بەنەو عاشقە دەدباتن، بەلای عاشقە دەتێنی. تەمەشا دەکەی کوردەری ئەمن لۆ هەتا ئێستا فکرم لۆ ئەو بابەتەی نەچووە. زۆر ڕاقیە، بەڕاستی زۆر شتێکی جوانە. دەست خۆش بی کاگە ئەحمەد، ئینشاءالله خەڵکانیش ئینشاءالله ئیستیفادەی لێ دەکەن، دەتوان ئەو دوو نووسەرە بگەڕێنەوە سەر کتابەکانیان، بەڕاستی زۆر ئیستیفادەی لێ دەکەن. خی گەورە موفەقتان بکاتن. بارەک الله فیکم. سەرکەوتوو بنیاو خێرە. بارەک.